تا دێگرژی و ئاڵۆزەکانی ئێران فراوانتر دەبێت. لە ئێسادا دیمەنی شەقامەکانی تاران هەمان دیمەنەکانی کۆتا ڕۆژەکانی سەردەمی پاشایەتی ئێران بەبیر دێنێتەوە کاتێک کە لە ساڵی 1970دا ملیۆنان هاوڵاتی ئێرانی لەسەر داوای خومێنی ڕێبەر و دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران ڕژابوون لەسەر شەقامەکان، هەروەها دروشمیان لە دژی دەسەڵاتەکەی پاشای ئێران دەوتەوە. لە ئێسادا هەمان تووڕەی جەماوەر، هەمان خۆپشاندان بەشێکی زۆر لە شارەکانی ئێرانی گرتوێتەوە، بەڵام ئەم جارە دیمەنەکە پێچاوە نەبووە. هەروەها بەهۆی گرژی و ئاڵۆزیەکانەوە، هەروەها ئەو پشیەوەی کە زۆربەی شارەکانی ئێرانی گرتوێتەوە تا ئێستا ئامارێکی ورد نییە لەبارەی ژمارەی کوژراوەکانەوە، بەڵام هەندێک ئامار باز لەوە دەکەن تا ئەم چرکە ساتە زیاتر لە 2700 خۆپشاندەر بە تاقەی هێزەکانی ئێران کوژراون، هەروەها ژمارەیەکی تریش لە هێزە ئەمنیەکان و سوپای پازارانی ئێران کوژراون. ماڵپەڕی ئینتەرناشنال ئێران ئامارێکی بڵاو کردوێتەوە، بە ژێرەوە ئامارە زیاتر لە 12000 خۆپشاندەر بە تاقەی هێزە ئەمنیەکان کوژراون، هەروەها ژمارەیەکی تریش لە هێزەکانی سوپای پازاران و هێزە ئەمنیەکانی ئێران کوژراون. ئەوەش لە کاتێکدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چەند جارێک ڕەشی ئەنجامدانی هێرشی سەربازی کردووە بۆ سەر ئێران و داواش لە خۆپشاندەرانی مەدەنی دەکات کە دەست بەسەر دام و دەستگاکانی حکوومەتدا بگرن. هەروەها بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی، وڵاتانی کەنداوی عەرەبی بە سەرۆکایەتی سعودیە جموجۆڵێکی سیاسییان دەست پێ کردووە بۆ ئەوی ئەمریکا پاشگەز بکەنەوە لە ئەنجامدانی هێرشی سەربازی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. راپۆرتەکەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ئاماژەی بۆوە کردووە کە وڵاتانی کەنداو ترسیان هەیە لەوەی کەوتنی ئێران یا خودڕوخانی ئێران کاریگەری خراپێکی هەبێت لەسەر نرخینەوە لەسەر لە بازاڕەکانی جیاندار، وها لەلایەکی تریشەوە وڵاتانی کەنداو ترسیان هەیە لەوەی کە بە تەواوەتی ناوچەکە بچێتە پشێویەکی قوڵەوە بەهۆی ڕوخانی ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران. لە دوای ڕوخانی ڕژەمی پاشایەتی لە ئێران بەردەوام جموجوڵی شەقام هەبووە لە شەقامەکانی ئێرانە، خۆپشاندانی مەدەنی و جەماوەری هەبووە. دیارترین خۆپشاندانەکانی ساڵی 2009 بوو کە بە بزوتنەوەی سەوز ناوی دەرکرد، هەردوو کەسایەتی ڕێفرۆنخواز مەهدی کەڕوبی و میر حسێن موسەوی سەرکردایەتی خۆپشاندانەکانی بزوتنەوەی سەوزیان دەکرد، بەڵام دوجار هێزە ئەمنیەکانی ئێران توانیان شەقامی ئێران خۆپشاندانەکان کبکەنەوە کۆتایی پێبێنن. لە ئێستادا هەروە لە ساڵی 2007-2023 خۆپشاندانی جەماوەری و ملیۆنی لە شارەکانی ئێران بەڕێوە چوو، بەڵام سەرنجام هێزەکانی ئێران توانیان کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن. لە ئێستادا پرسیاری سەرەکی ئەوەیە ئەم خۆپشاندانەی کە لە ساڵی 2026دا ئەیبینین کۆتایی بە دەسەڵات و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەهێنێت، یاخود کۆماری ئیسلامی ئێران ڕژێمی ئێران لە ئێستادا کارتی تری لەدەست داماوە و ئەو کارتانە چین کە لە چەند ڕۆژی داهاتوودا بەکاری دەهێنێت.